سڵام و ئەرز و ئەدەبیم هەن خزمەت و شمە بینەرەوە شەویستەکانە بە گوزارشی هۆرامی ئینامی خزمەتتانە تا گەمە و بین و هورچنیایەکە و لەهۆنی چەنی هورچنیایەکە و ژاوەڕووی تا پێ فەرماومی جەنوک و مێدانی تا پەشتۆ دەروازەی ساڵەحە کونجی حەمەنیک بین فەتە قوزمێخ جافرە فنجۆق ئۆدە کولیکی ڕەحمانە پاقلیر حاجی قەیتەران ناسی حەکولێرە و فەتە باڵۆسێ فێقۆداوەری دەنگش چۆمێ خەتەرناکترین هەساری مێدانی یۆشە ساڵەحە کونجی ئەویت فەتە باڵۆسێنە کە ماچا زەمانوێش قاڵیچێوەش دزیێ بێ و وەختێ مێوەیانە کەرۆشۆ باڵۆسێوەش چەنە بوو بۆ نوانەوە نامیشانیابێ فەتە باڵۆسێ ئەوەڵین فرسەت پە یاریزانەکە و ژاوەرۆی تاو ساڵەحە کونجی تا تەڕۆچ کۆش گێڵناوە دەروازە بە ساڵەحە کونجی عالتەرین یاریزان و کونجی گێڵ ناشۆ دەروازەبانە ئەسڵیەکەیشان نامان هەرمانەش بێ باخەکەی ئاویدارێ نەتاواش بێ